بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی دووهەمی دووجارویرکەرەوە بەردەوامین لەگەڵتان ئەمەوێت بیرتان بخەمەوە کە دەنگدان لەسەر ئەو پرسیاری لەم بەرنامە خراپبووە ڕوو ئایا خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لە ماوەی 6 مانگی ڕابردوودا سەرکەوتوو بووە لا نوێنەرایەتیکردنی هاوڵاتیان بەڵێ نەخێر بڕیارم نەداوە لە وێبسایتی nrttv.com هەیە و لە پیجی نرتیشەیە لە ماڵپەڕی کۆمەڵایەتی فیسبوک ئەتوانن ئێوەش لە ماڵەکانی خۆتانەوە دەنگ بدەن. دکتۆر زۆر ببوورە بەشی یەکەم نەمویست ینی کاتێکی زۆر کەممان هەبوو ویستم بە چڕوپڕی لەسەر شتەکان قسە بکەی بە لە بەرچاوگرتنی قسەی هەریەک لە کاگۆران و کاکسۆران ینی قسە لەسەرەوە کرێکە وەکو فراکسیۆن ئەوەی لەسەر شانیان بۆ کردویانە کاگۆران پێی وایە کە سەرۆکایەتی وەکو پێویست نەبووە و کاکسۆرانیش ئەڵێت ینی تا ڕادەیەک باش بوون ئەوەندەی توانیویانە کردویانە. قسەکەمان ئەوەیە ینی لە ماوەی ڕابردوودا سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەلایەن حزبێکی ئۆپۆزیسیۆنەوە وەرگیراوە کە چەندین تێبینی لەسەر پەرلەمان و پەرلەمان وەکو مەرجع سەیدکردن و ئەم شتانە هەبووە تا چەندە لە ئاسی چاوەڕوانی هاوڵاتیان بووە تێبینیەکانی جەنابەت و هەر قسەیەک هەبێت. طبعا کاتێک ئێمە باسی پەرلەمان ئەکەین ئەنی خودی پەرلەمان ئێمە ناتوانین تەقیمی کەین بە سەرۆکایەتەکەی یا دەستی ئیداریەکەی ئەمە دەستێکی ئیداریە پارتی بە یەکێتی بێ گۆڕان بێ ئەو ئەرکە ئەساسی کە هەیەی ئەنجامی ئەدا. بەڵام ئایا لەسەر ئاسی فراکسیۆنەکان ئەم شتە بە باشی ڕۆشتووە من قەناعەتم وایە ئەبێ جیازی لە بینی سێ مەسەلا بکەین. مەسەلەیەکیان ئایا پەرلەمان وەزیفەی ئەساسی پەرلەمان چییە؟ بەڵێ ئەبێ بەسەرێتی ئەوش مەسەلەی وەزیفەی تەشریع لەگەڵ مراقەبەیە. بەڵام پەرلەمانی ئێمە لەمە دەرچووە وەزیفەیەکی تریشی بۆ خۆی پیا کردووە کە وەزیفەیەکی سیاسی و جەدەلە ئەمە دواتر جوابی پرسیارەکە درێتەوە. ئایا کردوویەتی بە دەوری خۆی هەڵساوە بەڕای من نەخێر بۆ ئێمە ئەگەر بڵین تەقیمێ بکەین بۆ پەرلەمان ئایا بەو ڕۆڵە هەڵساوە کە خەڵکی داوای لێ کردووە چاوەڕوانی کردووە نەخێر نیە بەو ڕۆڵە هەستێکە خەڵکی چووکە خەڵکم بۆ نمونە بە مەرجع بۆ نمونە ئێمە ئەگەر بێت و ڕۆژی 6-11 حساب بکەین وەک پەرلەمان کە بەڕەسمی ناسێنران و یەکەم کۆبوونەوەیان کردوەک نوێنەرانی خەڵکی کوردستان بەڵام ئەم پەرلەمانە تا 29 چوار نەیتوانی دابنیشێ 5 مانگ بەکرای مایەوە. ئێمە لە بەرامبەر وەزیفەیەکە کە وەک جەماوەر بە خەڵکیێگە بەخشین بە بەرپرسێگە بەخشین ئایا لە بەرامبەریشان مافی پێ نادەین؟ ئایا لە 6-11 ئەگەر حقوقی ئەندام پەرلەمانی حساب بکەی چەند ملیار ئەکا تا 29 چوار ئایا داواکاری گشتی لەسەر ئەم مەوزوعە هاتە پێشانی ئەو فترە زەمەنیە؟ ئایا پەرلەمان لەو فترە زەمەنیە کە ئەیتوانی ئەگەر بێت و دوای 15 ڕۆژ یاخود دوای 30 ڕۆژ عفوان دوای 10 ڕۆژ ئەگەر بێت و سەرۆکی هەرێم مەرسوم دەرنەکا بۆ پێکێنانی حکوومەت ئەمان ئەتوانن خۆیان تەکلیفی یەکێکەکەن زۆرینە ئەگەر ئەمەشیان نەتوانی ئایا پەرلەمان نەی ئەتوانی وەک مووقیفێک 50 زائد یەک مووقیفێک بنێ بەڵە 88 ژەندان پەرلەمان ئیمزا کۆکاتەوە بۆ ئەوەی باشە 88 ژەندان پەرلەمان ئیمزا بۆچێ کۆکاتەوە ئایا هەر ئەندام پەرلەمانە وەک ڕجایەکە لە حیزبەکەی خۆی کۆ ببنەوە ڕێکەوە لەگەڵ حیزبەکەی بەرامبەرە بەڵام ئەم 88 ئەندام پەرلەمانە کاتێکەوە ئەڵێ پێویست بۆ ناکە 50 زائد یەک لە ئەندام پەرلەمانەکان ئەتوانن خۆشیان حەڵکەن نەک بڕیارێکی وا قورس بن بۆیە لەو فترە زەمەنیە پەرلەمان بەڕاستی ئەوەی کە خەڵکی داوای لێکرد بە ڕۆڵی خۆی هەڵنەسا. ئەمە معیاری یەکەمان. معیاری دووهەمان ئایا کەنەی کردووە ئایا لە قەیرانەکانە پەرلەمانی کوردستان ڕۆڵی چی بووە؟ بەڵێ ئەمە ژێکێکە لەو پرسیارانەی هاوڵاتیانێک من قەناعەتم پەرلەمانی کوردستان فراکسیۆنی گۆڕان لە بابەتێکە کە بەلا ڕێدا بردن ئەڵێت لە هەموو دنیا خەڵک داواکاری یان ناڕازایەتیان ئەبن دەڕۆنە بەردەم نووسینگەی حکوومەت. نمونەی چەند وڵاتێکی هێناوەتەوە ئەڵێت تەنها لە هەرێمی کوردستانە دێنە بەردەم پەرلەمان و ئەڵێم ماستە مویەکی تێدایە کە دێنە بەردەم پەرلەمان. بۆچی بەس پەرلەمان؟ بەڵێ جایتر لە قەیرانە ئایا لە قەیرانە کەواتە لە قەیرانەکانە لە قەیرانەکە پەرلەمان بۆ تەمای فشار بەسەر حکوومەتەوە بەسەر وەزیرەکان بەڵێ یەک دوو وەزیر هاتووە بۆ بەرپرسیار بۆ تەوزیح ئەسڵەن کاتێک باسی ئەوەکی وەزیرە یە بۆ پەرلەمان لەگەڵ خودی پەرلەمانی شادانانیش وەک محاضرەیەکی لێ بۆ فراکسیۆنەکان وەزیرانەی هاتون میوانداری کراونیا بۆ لێپرسینەوە هات زۆر بەکورتی بەس ئاشتی هەورامی هاتووە پێی مادە 54 بۆ شەڕ بۆ میوانداری بووە بۆ شەرحی بابەت نەک میوانداری قانونی جگەلەوە یەک کاک دکتۆر وەزیرەکان چەندێکە دەست بەکارن وەزیر بەیانی چوە بۆ وەزارەت دوو بەیانی بهێنی لە پەرلەمان سەحبیسی قەیلەکەی بەڵام ڕەنگە بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان بەو شێوەیە نەبێت. نا مەبەستم ئەوەیە خەڵک وا بزانێ ئەگەر سەحبیسی قە لە وەزیر نەکەی تر هیچت نەکردووە ئەو باسی سەحبیسی قەت کردووە؟ من باسی سەحبیسەکەم نەکردووە
قسەکانت گەر چۆ لەسەر کاتێک کاڵی و بەرلەمان بە وەزفی مراقبە هەڵسێ ئەمە سیغەیەکی دەستوریە کاتێک کاڵی مراقبە مساءلە ئیستفسار هەموو شتێک ئەگرێتەوە لەم مەوزوعە باز بکرێت بەڵام کاتێک کە خودی وەزیرەکەش بانکە وەزیرەکە ئەوەنەی کە تامەزروی ئەوەی گوێ لە تەوزیحات وەک محاضرێک دەرەچێت ئەوە نییە کە پەرلەمان بانگی کردبێ لەسەر قەیرانێک لێ بپرسێتەوە بۆیە ئایا پەرلەمانی کوردستان لە قەیرانەکانە چەند کاریگەری هەبووە بۆ نمونێکی لەو گلێ گازەندانی کە لە پەرلەمان ئەکرا لە ئەزمەکانە لە داعش لە چوچی چەند مانگێک کۆنە بوونەوە بۆ پرسیار بەسەر پەرلەمانەوە ئایا ئەشێ ئیشی پەرلەمانێک و کۆبوونەوەیەک لەسەر یان مەسەلەکەت هەندێک جار پەرلەمان وەک موقف ئەو لایەنانەیە هەمویان لە دەسەڵات مجرد پەرلەمان نابێ خۆی ببەسێتەوە بە ئیشی لیژنەکانەوە جاری وا هەیە پەرلەمان دائەنیشێ مجرد بۆ مناقەشەکردنی مەوزوعێک ئاخۆ مەخرەجێکی هەبێ یان نەبێ بەڵام کاتێک کە پەرلەمان چاوەڕێی ئەوە کات دوای 2 مانگ تەقریرێکی بەدەست بگاتەوە لە لیژنەیەک ئەگەر هاتو ئەم لیژنەیە نەگەیشتە حقیقەتێک و تەسلیمە پەرلەمانی بکە عنی پەکی ئەکەوێ دواتر لە گۆڕانکاریەکانە ئایا لە گۆڕانکاریەکانە پەرلەمانی کوردستان چەند توانیوێتی ببێتە نقطەی فشار بەسەر ئەنجومەنی وەزیرانەوە بەسەر هەموو شتانی کە ڕوئەدا نەیکردو پەرلەمان ئەم مۆزوعی نەکردواتریش ئەمە کەم تەرخەمی سەرۆکایەتی پەرلەمانەکەنەی کردویان کەم تەرخەمی کۆی پەرلەمان جا ئەمە مۆزوعەکە لێرە ناکەوێتە سەر ئەندام پەرلەمان یاخود سەرۆکایەتی پەرلەمان من لێرە ئەدای سەرۆکاتی پەرلەمان من گلەیم لێ نییە هەر ئەوە کرێکێتی و پارتی بێگۆڕان بێ ئەوە کرێ کاتێک کە ئەڵێ کەوتۆ بەردەستی خەڵک تۆ ناتوانێت ئەوەی کەوت نامە بەڵێ پەرلەمان هیچ یەکێک لەم برانی کە لێرە دانیشتون لە ڕووی قانون ناتوانێت ئیدعایەوە بکات کە بڵێ من پەرلەمانتاری یەکێتیم یا کۆمەڵم بەڵکو خەڵکی بە پێی نەسی دەستور بە پێی قوانینەکان ئەبێ بڵێ من پەرلەمان و نوێنەری خەڵکی کوردستانم ئەمە بەپی هەموو فەلسەفەی دینە ناتوانێت بڵێ من پەرلەمانتاری کۆمەڵم یا گرتوم ئەم مەفهومە لە ئەمە ئەبێتە تەجزیەکردنی شخصیەتی معنەوی ئەم خەڵکە جا لەبەر ئەوە پەرلەمان ئەوەی کە کاکسۆران باسی کرد لەم هەموو لیژنانە هەیە بەڕاستی پەرلەمان ئەوەنەی کە تەبعەتی هەیە بۆ دەسەڵاتی سیاسی و ئەنجومەنی وەزیران ئەوەنە سربەخۆی نییە ئایا لێرە سێهەم شت کەم باس سێ مەسەلە بوو بۆ ناتوانێت بیکە بۆ ناتوانێت یعنی ئەمە ئەوەیە بۆ ناتوانێت پەرلەمان ئەوتێت پەرلەمان سەر ڕای تێبینیەکان وەکو لە پێشەکێکە ماژەم پێدا لەم خولەیە ئازاتی زیاتری قسەکردنی تایە و چۆن بڵێ زیاتر تەواوی ڕەنگەکان ڕەنگی داوەتەوە تیای حزبی نییە بەڵێکی حزبی دەرناکەوێت ئەو فرێ لە چیوە هاتووە ئەوی شەریکێکە لەو ئەزمانی کە لە پەرلەمانتیایەتی بۆچی ئێمە ناتوانین بڵێن پەرلەمان بۆ نەیکردووە چەند مەسەلەیەکی زۆر هەیە یەکێ لەوانە تا ئێستاش ئێمە قبوڵی یەکتری ناکەین بە پرۆسەیەکی دیموکراسی ڕازی بین خۆ ئەگەر هەر حیزبێکی سیاسی ئیدعای ئەمە بکە گەرچی لەناو پەرلەمانیشایە ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان 6 مانگ 8 مانگ تەخیر نابوو ئەمە پارێزگاری سلێمانی تا ئێمە پەرلەمان بوو کە فشاری نەبوو لە پێڵێ بوو لە دەرەوەی پەرلەمان لایەنەکان کۆک بن و ڕێک بکەون اینجا ئەم بێت قسەی لەسەر بکات بەڵێ ئەنجا دوای ئەوە مەسەلەن کاتێک کە ئێمە ئەڵێن یەکێ لەو سەبانتی کە پەرلەمان ناتوانێت بەو ڕۆڵە جددی هەڵسێ وەک تەجروبەیەکی سیاسی و تەجروبەی پەرلەمان لە هەموو دنیاە حکوومەتی بنکە فراوان لە هەر وڵاتێکە هەبوو لاوازی ئەکەوێتە ناو پەرلەمان شارە چۆنکە حکوومەتەوە ئەمە تەجروبەیەکی دنیانی ئۆپۆزیسیۆنێکی کارا بوو بەڵێ نییە ئێستا ئەو باسی ئۆپۆزیسیۆنی شەکەینەوە خاڵێکی ترە مەسەلەی جەدەلی سیاسی پەرلەمان من نەپرسم بەڵێ مەشارع هەیە بەڵام کام مەشروعە پەیوەندی بە جدی بە خەڵکەوە هەیە تا ئەتوانێت قەزیەکی حاسم لەناو خەڵکە یەکلای بکاتەوە ئەوەندەی کە جێگەی جەدەلی سیاسە شتی ترمان زۆرێکی بانی کە پەرلەمان نەیتوانێت بکە ئەم خاڵە ماوەتر بۆ دوای پەرلەمانی کوردستان نەیتوانی تا حکوومەت تەشکیل نەبێ دابنیشێ کەواتە پەرلەمان لە ژێر ڕەحمەتی ئەنجومەنی وەزیرانە زائداً بالإضافة عاملێکی تر بڵێم ئەوەیە نەوعێتی نیزامە سیاسیەکە لە کوردستانە عاملە بۆ ئەوەی هەمیشە پەرلەمان لە ژێر ڕەحمەتی ئەنجومەنی وەزیرانە بێت جاوەکەسەیەکی هێندە بچووکە لە دنیای مۆدرندا کە چاوەڕێی ینی چاوی لە دەمی ئەنجومەنی وەزیران بەیانە بێ ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی ئەوە جۆری سیستەمە سیاسیەکە دەور و تەفعیلی پەرلەمان دیاری ئەەکە ئەمە مەحاڵە بۆ ئەمڕۆی کوردستان بە بڕوای تۆ لە چ ڕوویەکەوە لەو ڕۆوی کە پەرلەمان مەرجعی یەکەم و سەرەکی بێت پاشان من قەناعەتم وایە بۆی ناکرێت کەواتە ینی خەتای بستنەوەی گۆڕانیش نییە کە سەرۆکایەتی خەتای ئەوەیە کێمە لە کوردستانە لەسەر جۆرێک لە سیستەمی سیاسی ڕێک نەکەوتوین کارەکانمان بە جددی بە شێوازێکی مۆدرن برن ئانیمچە سەرۆکایەتیە پەرلەمانیە بێگومان لە غەیری سیستەمی سەرۆکایەتی نەبێ
نەگرنیمچە سەرۆکاتی کێسە هەمانە یاخود پەرلەمانی لە هەموو سیستەمەکانی ترە پەرلەمان تەمان باسی جەمعی ناکەین شوێنکەوتەی ئەنجومەنی وەزیران زۆر سپاس دەکەم بینەرانی عزیز دەنگدان لەسەر وێبسایتی NRT و لە پیجی NRT لینکەکە دانراوە بەردەوامە وەکو لەسەر شاشەکەش دەرەکەوێ ئێواتوانن دەنگدەن کا گۆران دێمە وڵای تۆ ئەمەوێت لەو ڕۆوە قسە بکەین ئەو وترێت ئەم ئاوە یەکێتی و پارتی ڕشتوویەتی هەر بۆیە ئێستا پەرلەمان ناتوانێت مەرجع بێ بەو ئاسانیە و خەتاکە یاخود چۆن بڵێ ئۆباڵەکە لە ئەستۆی بزوتنەوەی گۆڕان نییە کە سەرۆکایەتیەکە وەکو دکتۆری جوتی هەر هێندەی پێ ئەکرێت لە ئەمڕۆی کوردستانە تۆ چیڵی دارێک پەرلەمانی کوردستان زادەی واقعی هەرێمی کوردستانە کۆی پێکاتەوکایەکانی هەرێمی کوردستان بەدەست کۆمەڵێک مەشاکلی گەورەوە دەناڵێنێ ڕنگدانەوەی لەسەر کاری پەرلەمانیشێ و پەرلەمانی کوردستان هیچ کاتێک بەتەنیا بەدەست یەکێتی و پارتیەوە نەبووە مؤسسە بە بەردەوام کۆی حیزب سیاسی بە کۆ هەمیشە بە زۆرینە و بە کۆی دەنگ هەموو شتەکانتان تێپەڵانەوە لەگەڵ پارتی جارێک پەرلەمانی کوردستان عمری یەکەمی 13 ساڵ بوو بەتەنیا بەشی زۆری بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوە بوو پەرلەمانی دووەم پەرلەمانێکی تەوافقی بوو هەموو هێزەکان بەیەک چوونە ناو پەرلەمانی کوردستان پەرلەمانی سێم پەرلەمانێکی معارەزەی بوو ئەم پەرلەمانە دیسان پەرلەمانێکی تەوافقی هەمویان پێکەوە حکوومەتیان دروست کردووە و ئەو هێزانەش بەشێکیان چەوەی بزوتنەوەی گۆڕانە بەشێکیان ناو یەکێتی بڕیار بەدەست بووین چە ئەو هێزە با بڵێن برادرانی یەکگرتو و کۆمەڵن لە حکوومەتیش بەشدار بووین لە ناو پەرلەمانیش بووین من مەبەستمەوە نییە مەسئولیەتێکی گەورە دەکەوێتە ملی یەکێتی و پارتیە مە حالەتێکە بەڵام کۆمەڵە خەلەل هەیە کەوا کاری کردوتە سەر کۆی کاری پەرلەمان بە نمونە یەک ئەکرا چۆن تر بێت ینی بۆ نمونە ئێمە دەستور یەکەوە باش بۆ نمونە ئێمە دەستورمان نییە دەستور چەترێکە کەوا دەسەڵاتی موسسەکان حکوومەت پەرلەمان قەزا دیاری دەکا ئێمە تا ئێستا دەستورمان نییە کە دەستورمان نییە دیسان هەموو هێزە سیاسیەکان لی مەسئولن بە حکمی ئێستا یعنی کەم مەسئولیەتی گۆڕانە ناو پەرلەمانی کوردستان لەسەر پرۆژەی دەستور ئەگەر دوای مەجال بۆ قسەی لەسەر دەکەم ناهینە بە ناو بەرنامەی کارەوە محکەمەی دەستوریمان نییە کە زۆر جار با بڵێن دەسەڵاتەکان کە سنووری خۆیان دەبەزێنی کاریگەری دەبێت لەسەر با بڵێن ڕاگرتنیاندا من پێم وایە حیزب لە وڵاتە لە هەموو مؤسسەیەکە لەناو پەرلەمان حیزب وجودی هەیە یعنی حیزب لە بەروی پەرلەمان ئاساییە پەرلەمان و پەرلەمان تارەکانی چاویان لە دەمی حزب و بڕیارەکانی حزب بێت لە دەرەوەی پەرلەمان و پاشان ئەم قسەی دکتۆر دەڵێت دقیقی کە پەرلەمانتار نوێنەری خەڵکە بەڵام پەرلەمانتار لە نەتیجەدا بە بەرنامەیەکی سیاسی حیزبەکەی دەچێتە ناو پەرلەمان ئێوە زیاتر نوێنەرایەتی بەرنامەی حزبەکانتان کردووە یا زیاتر نوێنەرایەتی ئەو دەنگانەتان کردووە کە دەنگیان ئێمە نوێنەرایەتی ئەو بەرنامەمان کردووە کە خەڵک لە ئینتیخابات دەنجی پێداوین خەڵک دەنجی داوەتە کۆمەڵی ئیسلامی ئەو دەنجی داوەتە سۆران عومەر خەڵکی دەنجی داوەتە گۆرانەتە گۆران ئازاد و بەڵام برادرانی پرسیارەتەکە بەرامبەر بە حزبەکە گەورە بۆ بەڵام خەڵکیش کە دەنجی داوە لەبەروی نا من کوڕی باشم لەبەروی بەرنمەیەک هەیە حیزبەکە دیفاعی لێ دەکە ئەم بەرنمەیە دەبتە کارنامەی حکوومەت لەوێن دەڕا کاری لەسەر دەکەی ئەوەی مامۆستا دەیلێ لەسەر مەسەلەی جەدەلی سیاسی ناو پەرلەمانی کوردستان خۆی بەپێی بڕیاری ژمارەیەکی ساڵی 2005 پەرلەمانی کوردستان مەرجعی باڵای یەکلاییکردنەوەی پرسە چارەنووس سازەکانە لە هەرێمی کوردستان وەلەو لاشەوە سیستەمەکەی نیمچە ڕئاسیا کە سەرۆکی هەرێم نوێنەرایەتی هەرێمی کوردستان دەکات لەسەر ئاستی ناوخۆیی و عێراقیدا ئەمە وای لێ هاتووە ئەم یاریە زۆر جار بووم بێ ئایا پەرلەمانی کوردستان دەست بۆ ئەم پرسە بەرە یاخود پەرلەمانی کوردستان دەست بۆ ئەم پرسە نەبا ئەم پێم وایە پەرلەمانی کوردستان خۆی یعنی بۆ نمونە لە خولی پێش و گلەی لە تەشکیلی حکوومەت هەبوو کە ئێمە شخصیە پەرلەمانتاریا داشتێکماندا سەرۆکی هەرێم لە خولی پێشوو کە بۆچی ڕێکەوتنامەی هەولێرتان دروست کرد بەبێی پەرلەمانی کوردستان مسادقەی بکە نەک گفتوگۆ مسادقە قووەی قانونی دەدا نوێنەرەکانی کورد بەڵام ئەم جارە دیسان ڕێکەوتنێکتان کرد لە گردەکە لە سلێمانی دیسان پەرلەمانی کوردستان نهات مسادقەی ڕێکەوتنەکەتان بکاتەوە کە لە کاتێکا خۆ ئەگەر بیان تەواوی لایەنەکان لە مەسلەیە بەشدارن و بەڵێ هەموو لایەنەکان بەشدارن بۆیە بەڕاستی ئیرادەیەکێ لای هێزی سیاسی لە وڵاتە نایشاریەوە کە لە پەرلەمان خۆی پێ باڵاترە بەشێک لە وڵاتان من لە شوێنێک کەش باسم کرد ئەم ئیرادەیە ئەم جۆری ئیشکردنی پەرلەمانیە هەست ناکەن پارتی و یەکێتی ینی لەو فترەیە کە زیاتر پەرلەمان بەدەستیەوە بۆ پێش 2009 ئێوە هۆکارێکن تایە ئێستا بۆچی واڕخنەی لێگرن ئەزانین چۆنە مەسەلە تۆ مەڵێ پارتی وێچێتی بڵێ عقلی شەرقی ئەوسەد ڕۆژهەڵاتی ناوەڕاست عقلی حیزبی کوردی عقلی تاچی کوردی عقلی خەڵکی شەرقی بەم شێوەیە نییە حەزی لە مەرکەزیەت و کۆکردنەوەی دەسەڵات و لەگەڵ دیموکراتیا ناکات و لەو کەواتە ئێستا بۆچی لۆمەی بزوتنەوەی گۆڕانەکەن کە حەزی لە مەرکەزیەت بێت و ئەو مەسەلانە پرسەکە لێرە پرسەکە لەسەر ئەم حالەتە نییە
من هەموو جارێ زۆر ڕخنە هەیە لە بزوتنەوەی گۆڕان کە ئێستا خەڵک لی دەگری من پێم ئاساییە بۆ نمونە من زۆر پێم ئاسایی ئێستا ڕێککەوتن هەبێت لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و پێم وایە ئەوەی ڕخنەی بگرێت کە بۆ دووەم هێزە ڕێککەوتنیان هەیە بەڵام دەناو پەرلەمان کە نێوان پەرلەمانتارانی یاخود فراکسیۆنی زرد و نیلی خۆشە ئێوە بەم شتت پستە من پێتان ناخۆشە تا چەندەوە نەخێرم وە گوتم پەرلەمان سەرکەوتو بە بێمە سەرکەوتووە بەڵام ئەوەی ئێستا گۆڕانی گرتوتەوە ئەو ڕخنەی کە گۆڕانی گرتوتەوە من نیم زەماوەەر لەیان دەگری پێی دەڵێ ئێوە ئاوێکتان ڕژاندووە خراپە ئێوە خۆتان کۆمەڵی قسەتان کردو ئێستا پێت من نیم خەڵک دەڵێ بۆ تۆ هاتوویە سەر تەلەڤیزیۆن گوتێتە بەداهاتی ناوخۆ ئەگەر بودجەش بەغدانە نێری بەش دەکا ئێستا بەش ناکە من نیم ئەمە خەڵک واڵێمە چ پەیوەندی بەمۆ نییە خەڵک ئەڵێ بۆ ڕخنە لە نزیکبوونەوەی یەکێتی پارتی دەگری بۆ خۆت نزیکی لەسەرم حالەتە بۆیە لەسەر ئەوانەی کە منیش دەمەوێت دوای کاتم زۆر بەخاڵدەی سلمێنم گەر کاک دڵشاد ئامادە بێت تا من قسەکانم لەگەڵ گفتوگۆکەم لەگەڵ کاک سۆرانە کۆتایی پێهێنم کاک سۆران ئەوترێت وەکو دکتۆریش ئاماژەی پێدا دوو ئەرکی سەرەکی پەرلەمان یەک مەسەلەی تەشریع و یاسادانانە دوو ڕێقابە و چاودێریە کەواتە حەقمان بە یاسادانانەکەەوە نیە پەرلەمانی کوردستان تا چەندە سەرکەوتوو بۆ لە چاودێریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەندە پێی و تۆ ئەمەی تۆیەکەی نابێ وابێت ئێمە کاک یادگار کە باز لە پەرلەمانەکەین باز لە ئەم شەش مانگەی ئێمە ناکەین باز لە پەرلەمانێکەکەین کە پەیڕەوی ناوخۆکەی ساڵی 1992 نووسراوە ئەی تۆ شاوڕای کە ئەو پەیڕەوی ناوخۆی ئێوەی بە شێوەیەک لە شێوەکان مقەیەت کردووە سەبەبەکەی ئەوەیە لەو کاتەوە هەمووی نا بەشێکی وایە بۆیە پەرلەمانی ئێستا خولی ئێستا لیژنەیەکی دروست کردووە ئەم پەیڕەوە دەبێت بگۆڕین بەپێی ئەم زەمەنە بەپێی ئەم واقعی ئێستا سی مادەیمان لێ هەموار کردووە لە 95 مادەکەی پەیڕەوی 92 حوجار پەیڕە و هەموار کراوە بەڵام فەقەرە ئێمە هاتوین لە 95 بەردەوامیشی مادەتان یەک لەسەر تا ئێستا یەک لە سەرسەیمان تەواو کردووە و دواتر هاوڕایی و کۆکی هەمووتان بەڵێ باش ئەمە یەک دوو دکتۆر هیوادارم سەیری بەشی حەوت لە مەسئلەی پەیڕەوی ناوخۆ پرسیار و پرسیاندن بکە مادەی 61 تا مادەی 7 دیاری کردو ئێمە چۆن مامەڵە لەگەڵ مەسئلەی پرسیار و پرساندن لەگەڵ وەزیر و دەسەڵاتی جێبەجێکردن بکەین لەگەڵ وەزیر بریکاری وەزیر بەڕێوەبەری گشتی هەتا خوارەوە ئەوە لەوێ بە تەفسیل هەیە و من پێم وایە لەم خولا و لەم کاتە زۆرترین مەسئلەی پرسیار و پرسیاندن لەگەڵ وەزیرەکان هەیە بۆ نمونە یەک پرسیاری سادەی من کە ناردوومە بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی 5 میلیارد کە لە بودجەی 2013 بۆ دیاری کرا و دانراوە بدرێ بەو کەم ئەندامانی کەم ئەندامیان لە ساچلونێت چۆن سەرفت کردووە ئەڵێ من یەک ساڵە داوای 5 میلیارەکە ئاکەم نەیانداوە پێم تا ئێستا 5 میلیاری بۆ سەرف کراوە نەدراوە پێی لە کاتێکە 5 میلیارەکە لە بودجەی تەشغیلی و موچەی سەرۆکایەتی هەرێم پەرلەمان حکوومەت ئەنجومەنی دادوەری ئەنجومەنی ئاسایش بڕدراوە ئەیکوا تۆ پێم بڵێ کووە بەدوایەوەم گەشتوتە چی گەشتومەتەوەی کە ئێستا دەبێت سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی بڵێن ئەوە کوا ئەو پارە جگەلەوە هیچ وەڵامێکیان ناویتەوە بەڵێ خەریکم ئەبێ بە مەلەف جگەلەوە ساڵی ڕابردوو کەس نەیزانیوە لە بودجەی 2013 کە 15000 کەس تاعینە بێ کوا بۆ تەرخان کراوە پارەی تەرخان کراوە بەبێ فۆڕم بەبێ ئاگاداری 16228 کەسیان تاعین کردووە یەک کەس ئاگای لێ نیە جگە لەوانەشی کە لە دەرەوەی ڕێنماییەکان و کەس ئاگای لێ نیە من بەڵگەکانیم دەستکەوتووە بەڕێز وەزیری ئێستای دارایی بۆی نردوم کە ئەگەر ئەو نەبووایە کەس نێزانی کێ تاعین بووە کاکە ئێمە هاتووینەتە سەر پاشواتە ئێوە چی ئەکەن بۆ لێپرسینەوە لەو وەزیرانەی کە ئێستا لە پۆستەکانە نەماون جگەلا بەدەست حزبێکی ترەوە ئەو حکوومەت مەسئولە لێ توانای ئەوەتان هەیە کە لێپرسینەوەیان لەگەڵ حکوم ئەو وەزیرەی ئێستای دارایی مەسئولە لێی سەرۆک وەزیران مەسئولە لێ جگەلەوە 20 میلیارد بۆ ئەم شاری سلێمانیە تەرخان کراوە بۆی کە کراوە بە پایتەختی ڕۆشنبیری مەلەفەکەیم لایە و لە ڕۆژانی ئایندەی خەمە بەردەستی پەرلەمان کە چی پێکراوە ئەبوایە کێ بیدا بەکێ حکوومەت تەرخانیکە بۆ سلێمانی کە ژێرخانی ڕۆشنبیری ئەم پایتەختی ڕۆشنبیرەی پێڵسێنێتەوە ئەبوایە کێ تەسلیمی بکە لە سلێمانی چ لایەنێک چ ینی محافظ هەموویم لایە هەموویم لایە بە دوواداچوونی وردم کردووە دەیخەمە بەردەستی پەرلەمان تا بین بڵین وەرن ئەم 20 میلیارە لەوێش غەدر لە سلێمانی کراوە ئێمە بەستەوەی جارە بڕیار نادەم ئێمە بەردەوامین بۆ نمونە مەسەلەی خانەنشینی ئێمە ئێستا دێین ئەزانین وێرانەیە ئەزانین چی کراوە ئێمە ئێستا خەریکە نەعەدالەتیەکان بەرۆکی ئێمە ئاگرێتەوە لەبەرەوەی هەڵێ دەینەوە
تۆ ڕۆژنامەنووسێکی زانیاری دەست نەکەوتووە پەرلەمانتار لە خولی پێشوە پرسیارەکەی بەشێکی زۆری ڕەنگە کا گۆران هاوڕابێ لەگەڵم هەر نەنێردراوە هەر زانیاری نەدراوە بە پەرلەمانتاریش بۆیە ئێمە لەم خولا هاتوین بنیادی کاری پەرلەمانتاری و شێوازی کاری پەرلەمانتاری لە یاسادانان و لە چاودێری و لە نوێنەرایەتیمان بیر نەچێ ئەوەی کاک دکتۆر باسیەکە کە ئێمە نەڵێ سیاسیش ئەرکێکی تریان بۆ خۆیان زیاد کردو ئەگەر پەرلەمان شوێنی پرسە چارەنووسازەکان بێ پرسی سیاسی چی هەیە دابراو بێ لە پرسی سیاسی زۆر سپاس دەکەم مەسەلەی داعش پرسی سیاسیە قەیرانی دارایی هەمووی پرسی داهاتوو لە دوای ناوبڕ ئەوەی گرنگە ناکۆچیە سیاسیەکان لە ناو لایەنەکان تەبیعیە جەدەلەکان بەس لە ناو پەرلەمان کە نوێنەرایەتی خەڵکی کوردستانە لە حەفدە فراکسیۆنە نەگاتە ئەو ڕادەیە کە هاوڵاتیانی هەرێم و دەنگدەرانتان لێتان بێ هیوا بن کە ئەو ئەوە نیگەرانی شاد فەرمو پرسیارەکە وەڵامە دوو پرسیارم پرسیارێک بۆ کاک گۆران پرسیارێک بۆ کاکە سۆران فەرمو کاک گۆرانجان تەوان دەستان خۆش بێ پەرلەمان پێم وانە هیچی نەکرد بێ بەڵام خەڵک هەست بە جۆرێک لەوە کاکە فراکسیۆنی سەوز سیاسەتێکی ئەحراجکردنی سەرۆکایەتی پەرلەمان پەیڕەوەکە لە کاتێکدا لە ڕابردووە سەرۆکی پەرلەمانتان هەبوو لە ڕابردووە لەگە پارتیا زۆری نەبوون ئەتانتوانی هەم شتێک تێپەڕێنن بە قەد ڕوبعیشی ئێستا پرۆژەتان ئاراسی پەرلەمان نەکردو لە کاتێکدا ئەو کاتە بوجە زۆر بۆ ئێستا هیچ بجەیەک بەستەوەی سەرۆکایەتی پەرلەمانیان بەڵگەباران کردووە بەڵگەش بۆ ئەو قسەیە ینی ڕۆژە یاساباران پرۆژە زۆر تەقدیمەکەن ئێستا پرۆژەتان زۆرترە لە جاران ئێستا لە کاتێکدا جاران بودجە زۆریش بوو سەرۆکی پەرلەمانیشتان هەبوو لەبەر ئەوە بەڵگەش ئەوە ئێوە لە سەرۆکایەتی پەرلەماندا پۆستێکتان هەبوو کە وەرتان نەگرتووە خەڵکی ژۆ پرسیارە هەیە پرسیاری دووەمم کاکە سۆران فەرمووی سەرۆکایەتی خولی چوارەم جیاوازی هەیە لەگە خولەکانی ترە ئەگەر مەسەلە چاکی بێ لە خولەکانی تر باشتر بێ جگە لەوەی کاک سۆران ئەندامێکی پەرلەمانی فراکسیۆنە بەڕێزەکەیان لە سەرۆکایەتیایە پرسیارەکەمانی بزانین جیاوازەکانی ئەمە خولە لەگە خولەکانی گەیشتۆ زۆر سپاس کاک گۆرانگەر وەڵامی بدەیتەوە ئەڵێت ئێوە پەرلەمانتان پرۆژەباران کردو بە مەبەست هەستەکرێت بە مەبەستەمەتان کردبێت هیچ حراجکردنی گۆڵان هیچ پرۆژەیەکی ئێمە وەک فراکسیۆنی سەوز پێشکەشمان کردووە حەزم لێ بلەوە نمونەم پێ بڵێ یەک ئیحراجی بۆ سەرۆکاتی پەرلەمانتیانە تۆ سۆسیەت پێشکەش دەکەیت تۆ سندوق پێشکەش دەکەیت تۆ هەمواری یاسای کەم ئەندام پێشکەش دەکەی ئەمانە هیچی ئیحرازنی ئەسڵن ئەمانە ئیلتیزاماتن لەسەر حکوومەت هیچ ڕەبتی بە مەسەلەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەوە نیە بەڵام کاتێک شنگال ئەم دۆخەی بەسەردێ پەیڕەوی ناوخۆ دەڵێ سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی پێکێنانی لیژنەی تحقیقی هەیە و پێشتریش پێکەتی نایە داوا دەکەی لیژنە پێک بێ ئەمە بۆ حالەتێکە لە کاتێکە تۆ دەستور 28 بەڕێز سەرۆکی هەرێم ویلایەتی تەواو ئەبێ دیسان هەرێمی کوردستان دەکەوتە بەر ئەو قەیرانەی سەرۆکی هەرێم بۆی هەیە خۆی هەڵبژێتەوە بۆی نییە خۆی هەڵبژێتەوە چۆن دەستور پەسەندکەین چۆن دەستور پەسەند نەکەین لە خولی پێش و کە سەرۆکایەتی حکوومەت پەرلەمانمان بەدەست بووە بە یاسایەک هاتووین دەستور هاتۆتەوە ئەبێ ئێستا لیژنەیەک پێک بێ بۆ هەموارکردنەوەی خۆ ئەگەر هەمواری نەکەیەوەتەوە کو 28 گرفتی گەورە بۆ مؤسسەی پەرلەمان بۆ هێزەکان دروست دەبی ئەمە ئیحراجی نییە ئەمە واجب بەجێ بێت. زۆر سپاس دەکەم کاک سۆرانگەر وەڵامی بیتەوە پاشان لەسەر پۆستی سکرتێری بەڵێ کاک دڵشاد جیاوازی سەرۆکایەتیەکە با بین لیژنەیەک دروستکەین بزانین و سەرۆکایەتی ڕابردوو خوانەخواستە کە ئاڵێم جیاوازە لە شانیان کەم ناکەمەوە بەڵام جیاوازیەکە لەوایە کە ئێستا سەرۆکایەتی پەرلەمان زۆرترین مەشورەتی لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکان هەیە تاکڕەوی ناکە شەو پرۆژەیە نایە بەیانی بیخاتە جێبەجێکردن و تێی پەڕێنەوە کۆی کە لە مەبەستە درێژکردنەوەی ماوەی سەرۆکی هەرێمە بەڵێ جگە لەوە پرسیارەکانی پەرلەمانتاران بە شەفافی دەڕوا و پەرلەمانتاران و خەڵک ئێستا وەکو چوون بۆ ماڵی خۆیان دەتوانن بێن بۆ ئەو سەرۆکایەتیە و سەرۆکایەتی زۆر شەفافە جگە لەوە با بین تەماشا بکەین بزانین سەرۆکایەتی پێش و چی جێهێشتووە تحقیقیکەین و ئێستا چی جێ دەهێڵڕێ بەراوردیکەین ئەوە زۆریەوێ ببوورە پرسیارێکم بیرکەوتەوە کاک سۆران ئەرشیفی پەرلەمانتان دۆزیەوە نەخێر باش ئەڵێن سەلاجە سووتا نازام ئەرشیف نەماوە ئەرشیف نییە معقول نییە سکرتێری پێشووی پەرلەمان ئەرشیفی نەبێ 18 ساڵ چەند ساڵ بە دوای ئاگەڕێن زۆر شتیتر ئەرشیفی نییە من پێم وایە پێشتر ئەرشیف غەڵەت ڕۆیوە ئەگەر ضرور بقسەی لەسەر لەم بە شخصی لەسەرەکەن بینەرانی ئەزیزم زۆر سپاس کاک سۆران بینەرانی ئەزیزم ناوبڕێک گۆرەگرین و لە دوای ناوبڕەکە بەتەواوە بینەوە.